ئێمە پەروەردەیەک تایبەت بە کچان هەبوو جاران کە وابوو کچان لە دوای کوڕاندا ئەنران ئەگەر لە ماڵێک کوڕەت هەبوو کچت هەبوو بە دیدێکی تۆزێک نزمترەوە لەوانەیە سەیری کچان بکریایەت جا ئێستا ئەبینین بە خۆشحاڵی و ئەم جۆرە لە پەروەردەوە ئەم جۆرە لە دیدگایە زۆر زۆر کەم بووەتەوە زۆرێک لە خێزانەکان ئەوەندەی پێیان خۆشەلانەیە کچیان بێت ئەلانەیە ئەوەندە کاتێ ئەگەر ئەڵەن مناڵەکەتان کوڕە ئەوە نەخۆشحاڵی دەرنەبڕن یاخود بۆ نمونە ئەگەر لە ماڵەکە کوڕ و کچ هەیە هیچ جیاوازیەکیان ناکەن بەڵام ئەبینین هەندێک جار زیادە ڕەویەک لەم پەروەردە و لەم دیدگایە دروست ئەبێت واتە ئەوەی کە بۆ نمونە هەندێک جار کچەکە ئەوەندە نازی پێئەدەن کە زۆر جار ئەم کچە ئەگەر دواتر گەورە بێت ئەچێتە ناو کۆمەڵگاوە ئەبینین زۆر کەسێکی سربەخۆی لێ دەرناچێت لە کاتێکا بەردەوام ئەم دروشمە هەیە کە کچانی ئێمە خاتوونەکانی ئێمە هەوڵ بن مافی یەکسانی خۆیان لە کۆمەڵگادا دەستەبەر بکەن و بیسەلمێنن کە هیچیان کەمتر نییە لە ڕێگەزی بەرامبەری بەڵام زۆر جار ئەبینین ئەم کچانە کاتێک ئەچنە ناو کۆمەڵگا و زۆر جار دەستەوەستانن زۆر جار ئەبێت کەسانێکی دیکە لە پشتیانەوە هەبن ئەبێت دایک و باوک هەبێت بەوەی کە یارمەتیان بات کاروباری تەنانەت ڕۆژانە خۆیان ڕای بکەن زۆر جار کچانی ئێمە ئەژین ئێستا ئەگەر بۆ نمونە ئەچیتە خوازبێنیان دایک و باوکەکە لێڵێ کچی من بەخوا نازانێت دەستپات لە هیچ هێلکەڕۆنێکیش نازانێت لانێ ئەمە تا قۆناغێک لەبەر ئیش و لەبەر دەست باسی ئەوەکەین ئێمە کە بۆ ئەبێ ئەمە وەک شانازیەکی لێبێت ئێمە باسمان ئەوە نییە کە ژن دروست کراوە بۆ چێشخانە ئەژین باسی ئەوەکەین تۆ ئەبێت کچێک پەروەردە بکەیت یا منداڵێک پەروەردە بکەیت بتوانێت ئیش و کاری ڕۆژانەی خۆی بەڕێ بکە کەسێک بێت ئەگەر داوای مافی خۆیەکە ئەوە نەش ئەم ئازایەتی تیا دروست بکەیت کە خۆشی ئیشەکانی خۆی بکات و ئەگەر دایک و باوک لە پشتیانە بوو ئیتر پەکی بکەوێت لەسەر ئەم بابەتە قساکەین کە چۆن کچانی ئێمە پەروەردە بکرێت لەسەر ئەم بابەتە بە میواندارتی خات و فرمێسک جاف قساکەین کە بەڕێزیان ماستەریان هەیە لە دەروونزانی کلینیکی و هەروەها چارەسەرکاری دەرونیدا خات و فرمێس سڵاوە لێ زۆر بەخێر بێت خات و فرمێسک ئێمە باسی ئەو زیادە ڕەویاکەین لە پەروەردەی کچانی ئێمە کە ئێستا داخەوە یعنی وای لێ هاتووە ئەگەر کچێکی ناز پێداوی کچێکت تۆ پەروەردە کرد کە نەتوانێت کارەکانی ژیانی خۆی و کەسیەکانی خۆی ئەنجامبات ئەمە بەشێکە لە شانازی پەروەردەی ئەو کچە چۆن کچی ئێمە پەروەردە بکرێت کە ئەگەر دواتر چوە ناو کۆمەڵگا پەکی نەکەوێت بتوانێت بەڕاستی ئەو مافی یەکسانی خوازیە دەستەبەر بکە. طبعا باسکردن لە پەروەردەکردنی مناڵ ئێستا کە زۆربەی دایک و باوکانیش بینەرن باز لەوەکەن ئێمە یەکسانین هەردووکیان بە یەک شێوە پەروەردەکەین و بە تایبەتی لە مجتەمەعی شەرقا ئێمە ئەبێ بەڕاستی تەئکید لەسەر پەروەردەی کچ بکەینەوە چونکە ئەو پێشکەوتنانی کە لە غەربا هەیە ڕەبتە بەوەی کە ژن تا چەندێک پێشکەوتووە پەروەردەکردنی کچ لە چه ئاستێکا بووە بۆیە ئێمە گرنگە جەختێکی تایبەتتر بکەینە سەر ئەوەی کە ئێمە چۆن کچەکانمان پەروەردە بکەین هەروەک خۆت باست کە چۆن بتوانێت خۆی اعتمادی لەسەر خۆی بێت پشت بەستوو بێ بەخۆی چکە ئێمە بە جۆرێک کچ پەروەردەکەین لەم کللتورەیە دائیمەن داواکار بێت دائیمەن ئەبێ کەسێک یارمەتی بات هەنێک لە کارەکان دائیمەن ئەبێت باوکی یان براکەی لەگەڵا بێت کە ئەمەش تێڕوانینی کۆمەلگایە کە کچەکە با بە تەنیا ئیشەکانی نەکا با بە تەنیا نەچێتە دەرەوە و زیاتریش خەمی کچەکە نییە بۆ ئەوی کە سەرکەوتوو نەبێ خەمی ئەو قسە و تعلیقانەیە کە لە دواترا دێتەوە سەر خێزانەکایە مەسەڵەن پێیان ئەوترێ بۆ کچەکەیان بە تەنیا نارد بۆ فڵانە شوێن ئەنی خەمجاری وە زۆر جار سیقیان هەیە بە خودی کچەکە بەڵام ترسیان لەو تعلیق و تانەوتە شەرانە هەیە کە کۆمەلگا ڕوبەڕویانەکاتەوە بۆی گرنگە ئێمە بە ستایلێکی جیاوازتر کچەکان پەروەردە بکەین کە جیاوازتر بێ لەوەی کە لە پێشووترا لە پەروەردەکردنا بەکارمان هێناوە ناژڵێن وەکو کوڕ پەروەردەی بکەین چکە جیاوازی هەیە ئەمە مناقەشەیەکی دوور و درێژە کە ئەو جیاوازیانی لە بینی کچا هەیە و لە بینی کوڕا هەیە بەشێکی جێنەتیکیە و بەشێکیشی ئێمە لە شێوازی پەروەردەکردن و ئەو ڕۆڵە کۆمەڵایەتی کە ئەیین بە مناڵەکە بۆ نمونە کچەکان ئەبێ بەم جۆرە مامەڵە بکەن کوڕ ئەبێ بەم جۆرە مامەڵە بکە ئەو یاریانی بۆ کوڕەکان ئەبێ زۆرتر جوڵەی تیا ئەبێ و ئەو یاریانی بۆ کچە بێ زیاتر دانیشتن و ماڵە باجێنەیە هەر ئەمەوە ئەکات کە لە ئەو مێشولەیەم ڕاتۆژورەوە دەستبەرداری میوانەکان ئێوە نییە هەرەمەوەکە کە لە داهاتوە کەمتر بڕۆن بەلای وەرزش و ئەو چالاکێ جستەیانی کە هەیە کە ئەمە ڕاستە و خۆ کاریگەری هەیە لەسەر ئاستی متمانە بەخۆبوونی کچان لەیەکێک لە توێژینەوەکانە کە لە ئەمریکا ئەنجامدراوە باز لەوەکە ئەو کچانەی کە وەرزش ئەکەن ئاستی متمانە بەخۆبوونیان بەرزترە لەو کچانی کە وەرزش ناکەن و بۆ دەستکەوتنی قبول لە گەورەییەکە
تەئید بکرێن و وەسف بکرێن کەمتر پەنا ئەبەنە بەڕێی کچەکان بەڵام ئەو کچانەی کە کەمتر وەرزش ئەکەن دائیمەن نامۆرتاحن لەگەڵ شقلی خۆیان لەگەڵ کەسێتی خۆیان لەگەڵ بڕوا بەخۆبوونی خۆیان بۆیە دائیمەن جگە لەوەی کە چاویان لەسەر کوڕەچیان پێڵێ بەردەوامی چاویان لەسەرەوەی کە کچەکانی تر چۆن تێڕوانینیان هەیە بۆ ئەم تەئید وەرگرتنە تا چەند ئاساییە ئێستا جەنابەت باسی ئەوەت کرد نەک تەنیا چاویان لە ڕەگەزی بەرامبەرەوەی بۆ تەئید وەرگرتن تەنانەت چاویان لە ڕەگەزەکەی خۆشیانە ئەمە ئاسایی نییە؟ تا حدێک ئاساییە چکە بەشێک لە تەئید ئێمە لە دەرەوە وەری ئەگرین ناکرێ ئەمە قسەیەکە کە قسەیەکی قەڵەوە کە باز ئەکرێت تۆ خۆت لە ناخەوە باوەڕت بە خۆت بێ و پێویستیت بە دەرەوە نییە نەخێر ئێمە بەشێک پێویستیمان بەوە هەیە کە لە دیوی دەرەوە هەست بە تەئیدەکە بکەین کە پێمان ئەدرێ بۆیە بەشێکی ڕەبتە بەوەی کە چیت پێ ئەوترێ ئێمە جۆرێک لە تەئیدمان هەیە جۆرە لە خۆشویستنمان هەیە بێمەرجە عادەتەن لە بینی دایک و کچە یان باوان و کچووڕەکانیان مناڵەکانیانە هەیە ینی تۆم بە هەموو شێوەیە قوبوڵە ئەگە دەرنەچی ئەگەر هەڵەیەکت کرده بێ ئەگەر بێڕێزیەک ڕوویا بێ من هەر تۆم خۆش ئەوێت بۆیە کە تۆ بە مەرجدارێتی مناڵت بەخێو کرد لە گەورەیشا بەردەوام لەو فکرەیە ئەبێ کە من ئەبێ ئیلەن شت بکەم بۆ بەرامبەرەکەم ئەنجا خۆشویستن و تەئیدەکەی وەرئەگرم ئەبێ دائیمەن زۆر جوان و کەشخە بم ئەنجا منیان قوبوڵ ئەبێ دائیمەن یارمەتی کەسەکە بم دائیمەن شتێک بۆ بەرامبەرەکەم بکەم ئەنجا من ئەتوانم قوبوڵی بەرامبەر وەرگرم بەشێک لەو گرفتانەی کە ئێستا لە کۆمەڵگە ئێمە هەیە مەسەڵەن کچەکان کە ڕوبەڕووی ئەبنەوە زۆر جار لە پەیوەندی خۆشویستنیشە وا ئەزانێ ئەو خۆشویستنەی دایک و باوکی بۆی هەبووە بە هەمان شێوە لە کوڕێکە بەبێ مەرج دەستی ئەکەوێتەوە نا بەو جۆرە نییە ینی زۆر جار پێی وایە کە ئیلەن ئەبێت تۆ شتێک بکەیت ئەنجا خۆشویستنت لێ دەست ئەکەوێت چکە زۆر جار وا بەخێوی ئەکەن مناڵەکان ئەنی دایک و باوکەکان بە جۆرێک ئەم کچە بەخێوە ئەکەن کە تۆ دائیمەن ئەبێت نمرەیەکی بەرز بێنی ئەنجا من تۆم خۆش ئەوێ دائیمەن ئەبێت ماڵەکە خاوێن بکەیتەوە ئەنجا بن پێ دەڵێم تۆ کچێکی باشی ینی مەرجەوەردەی لە قورئانیشە هەندێک جار هەیە ئەوەی کە بۆ نمونە ئەگەر باش بووی ئەگەر فڵان دەرەجەت هێنا ئەگەر فڵان بەش لە زانکۆیە دەرچووت بۆ نمونە تۆ پەسەندی لای من یا کوڕە باشەکەیت ئەمە لەگەڵ کچامە بەسمە ئەم جیاوازیە نییە کەمترە بەڵام کاریگەری ئەم پەروەردە لەسەر کچی ئەبێت لە یەکێک لە راپۆرتەکانە کە کچێکی هەرزەکار مەقالەیەکی نووسی بوو زۆر جوان بۆ دێڕی دەستی پێکرد بێت ئەگەر ئێمە ڕۆژی 5 ساعت سعی بکەین ئاساییە بەڵام ئەگەر کوڕێک ڕۆژی ساعاتێک بتوانێت سعی بکەوە معجیزەیەک ڕوویاوە لە کۆتایی شاوان سترسیان کەمتر هەمیشە لە شوێنی تاقیکردنەوەکانە بەشێک لەو سترس کەمیە کۆمەلگا پێتی ئەیە چکە کوڕ فشاری لەسەر نیە هەر لە نێو خودی خێزانەکەیەوە بەڵێ لێەوە دەست بێت چونکە بۆ کچەکە ئەڵێن تۆ ئەبێت زۆرتر سعی بکەی زۆرتر کۆشش بکەی بەڵام بۆ کوڕەکە بۆ شێوازەنیە لەبەرەوەی کوڕ هەر خۆی قوبول کراوە ئەمە لە هەموو کلتورەکانە بەم جۆرەیەوە لە کلتوری شەرقا کوڕ لەبەرەوەی لە کۆنا مەسەڵەن مەسئولیەتی ماڵی لەسەر بووە ئەبێ لە داهاتووە کاری لە دایک و باوک وەکو ئێستا نەبووە کە کچانی چانسی ئیشکردن و پارە پەیاکردنیان هەبێت چەند ئێستا بەشێکی زۆر لە خێزانەکان کچەکان مەسرەفی ماڵەکە ئەکەن کچەکان مەسئولیەتەکە هەڵەگرێت بەڵام هێشتا دایک و باوکەکان ئەمە نابیننەوە ئەمە گلەیز بەشێکی زۆر لە کچەکانە کە ئەگەر بێت و لۆدێکی زۆر لەسەر کچەکانە بەڵام ئەگەر کوڕەکە شتێکی بچووک بکە بۆ ماڵەکە هی کوڕەکە دیار ئەبێت ینی ئەم فکرە کلاسیکە هێشتا لە هزری دایک و باوکەکانمان ماوە بەڵێ بۆ کوڕیش بە هەمان شێوە ینی هەنێک جار تەئیدی بکەی ڕەبتە بەوەی کە چیت بۆ بە ئەنجام ئەگەێنێت بەڵام بەگشتی کوڕ خۆی قوبول کراوە پێویستی بەوە نییە هیچ شتێک ئەنجام بات بۆیە لە گەورەبوونیشە متمانە بەخۆبوونیان زۆرترە ینی مرتاحە لە تەعاملکردنە ئەوە بە زەخت نازانێ من ئیلەن ئەبێ شتێک بۆ تۆ بکەم بۆی تۆ منت قوبول بێ بەڵام لە کچا بۆ جۆرە نییە دائیمەن فشاری لەسرە من ئەبێ ڕەزامەندی ئەم بەدەست بهێنم ئەبێ فلانە کاری بۆ بکەم ئەبێ ماڵەکەی بۆ پاکەمەوە ئەبێ فلانە ئیشی بۆ بکەم جا خاتو فەرمێسک ڕەنگە ئەگەر باس لە کچ بکەین بە تایبەتر ڕەنگە زۆربەی جاریش کچان هەنێک بابەت هەیە کە پێویستەکە هەموو کچێک بیزانێت بە نمونە خواردن دروستکردنە ئیدارەدانی هەندێک کاری تایبەتە کە تایبەتە بە ژنان ئەمە
ڕەنگە نەیزانن فێری ئەمە نەبوو بن هەر لەم کاتەیە لە جاتیەوەی کە لەلایەن خودی دایک و باوکەکەەوە پێی بڵێن فێری بکەن بۆ ئەوی کە دواتر پشت بەخۆی بەستێ لە ژیانە ڕەنگە هەنێ جار ئەمە ببینین کە شانازی ئەکرێ بەمەوە ئەڵێ کچەکەی من نازانێ هەلکەیەکیش بکاتە ڕۆنەوە یاخود بۆ نمونە زۆر زیاد لە پێویست ناسکی ئەکەنەوە ئەمە چ کاریگەریەک لەسەر شخصیەتی مناڵەکە دروست دەکا ئەم ناسکردنەوەیە و ئەم ئەڕزکردنی ناسپێدانە بۆ خودی کچەکە نییە عادەتەن بۆ خودی دایک و باوکەکەیە بۆی بڵێ من کچەکەم بم جۆرە بەخێو کردووە من شارم نەخستۆتە سەر مەسەلەن من هیچ بیرکردنەوەم جیاوازە لەگەڵکردنەوەم جیاوازە عنی زیاتر بۆ ئەرزی خۆیانە ئەمە نەک ئەوەی کە بڵێن بیانەوێ سوودێک بە کچەکە بگەین هەر زۆربەی و دایکانی کەوا ئەڵێن ئەگەر بچیتەوە ناو خێزانەکەیان ئەبینی یەک دنیا فەرتەنە ڕوویاوە لە بینی دایک و کچەکە لەبەرەوەی بۆچی قاپەکانی لە کاتی خۆیانە شۆردووە ئەمە قسەیە بەس بۆ عرضکردن ئەوترێت بەڵام لە دنیای ئێستەیە ئەگەر ئێمە واقعبین بین لە دنیای ئێستەیە چ کچ چ کۆڕ هەنێکی شێر بەخوا خات و فرمێسک ئەمە من دیومە یعنی هیچی پێ ناکەن بە کچەکە یعنی وای لێیە زۆربەی کات کە ئایان دوێنی ڕۆژێک دایکەکە لە ماڵەکە بچێتە دەرەوە ئەندامانی خێزانەکە هیچ ناخۆن ئەڵێ چاوەڕی دایکمین هەتاوەکویەتەوە ئەمەش هەیە یعنی هەنێکیان هەیە ڕاستە خۆ هەر بۆ شەوازە پەروەردە بەشێک لە دایکەکان ئەمە ئەکەن کە ئەوانەی وەختی خۆی پێشووتر زۆر ئیشیان پێکرابێت و مەسەڵەن چانسی خوێندنیان لە دەزیابێت بۆ نمونە بەشێک لە کچەکان کە هیچ ئیشێکی پێناکە ئەڵێ بەس بخوێنە ینی دەزمەیە لە هیچ ئەگینا کەمیان هەیە ئەوە قوبولکەن کچەکە نە بخوێنێت و هیچ ئیشێکیش نەکات لە ماڵەوەیە ئەمە دیسان نیشانێکی پرسیارە لەسەر شێوازی پەروەردەکردنی ئەم دایکە بە تایبەت شکە دایک زیاتر لە ماڵەوەی ئەرکی پەروەردەکردنەکەی لە ئەستۆیە باشە جا ئێستا ئێمە چۆن کچێک پەروەردە بکەین ئێمە مەبەستمان لە پەروەردەکردن با ئەوەش بڵێن کە ئەوە نییە کە بۆ نمونە کەسێک پەروەردە بکرێت لە ئیشی مەتبەخا زۆر باش بێت و اینجا دەوامی دەریشۆ بکات با ئەو ناعەدالەتیەش نەمێنێت چونکە زۆر جارلانێ ئەگەر ئێمە کوڕەکەشمان باش پەروەردە بکەین ئەتوانە هاوکارێکی باش بێت با ئەم دیدگایش ئەوانە نەمێنێتەوە ژن مەتبەخ ئەبێ هیچ ژن بێت ئێستا کە تازەی دەوامی دەریشەوەکەن ئەرکەکان بۆ بە دوو ئەرک لە کاتێکە لانێ ئەرکی پیا و تەنیا هەشتا یەکدانە بوو بێ بەڵام بە شێوەیەکی گشتی چۆن بکرێت کە پەروەردەکە دروست بێت پەروەردەیەک بێت کە بەقەت خۆی بزانێت بۆ نمونە ئەگەر چوە داخەلیەک دوو چێش بزانێ بۆ خۆی دروست بکات ئەمە لە قوڕانیشە باسەکەن بەڵام مەبەستمان لە کچانە ئێستا گیان ئەڵەم دەمرێ لە برسا دوایی بەڕاستی زۆر جار بەداخەوە بتوانێت شتێک حازر کا بیخوات وایە چ بۆ کچ بێت چ بۆ کوڕ بێت ئێمە پێویستە بیگەینین ئاستێک کە خۆی بتوانێت ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات یعنی ئەمە بۆ کچیش و بۆ کوڕیچکە لە ئێستەیە کارکردن وەکو جاران نییە تا سعات 12 نیۆڕۆ لە دەوام بە دوایی بێتەوە بۆ ماڵە ئێستا زۆربەی ئیشەکان ئەهلیە 8 سعات زیاترەوە بەشێک لە خەڵکی دوو ئیشیش ئەکەن ینی ئێستا ژیان بە جۆرێکی لێ هاتووە کە ناکرێتێک لە ئەرکەکان بەس بخەینە سەر کچ چۆن پەروەردە بکەین ینی کچ و کوڕی چکە ئێمە بیرمان نەچێ بەشێک لە جیاوازی و فەوزاکە خودی دایکەکان دروستی ئەەکەن دوو مناڵی هەیە بۆ نمونە کوڕێکی 12 ساڵی هەیە کچێکی 11 ساڵ کچێکی 14 ساڵی هەیە 2 ساڵی بینە ئەم دوانە هەردووکیان خوێنکارن بەڵام لە شێوازی پەروەردەکردنە ئەبینی جیاوازی ئەەکانی ئەم کچا بێت جلی براکەشی ئوتوب بکات جێگەکەشی قەت بکات قاپەکانیش کۆ بکاتەوە بەڵام کوڕەکە هیچ ناکات ینی من زۆر جەخت لەسەرەوە ناکەمەوە کە کچەکانمان چۆن پەروەردە بکەین ئیشی ماڵ بکەن بیر لەوە بکەینەوە کە هاوسەنگی هەبێت لە بینی ئەم کچ و کوڕانی وا بژین کە ئەندامی خێزانێکی ئەگەر 6 کەسین ئەگەر 4 کەسین هەر کەس بتوانێت ئەرکی خۆی بەجێ بگەێنێ بۆ نمونە خواردن دروستکردن ئەکرێ دایکەکە بیکە قاپشتنە قاپکۆکردنەوە بە هاوکاریکردنی تیاابێ بەڵام لە زۆرینەی خێزانەکانە باوکەکان وە کوڕەکان دائەنیشن دوای نان خواردن ینی جل دەرهێنانیان نییە لە غەسالە جلەکردنەوەی تەنافیانیان زۆر جار بەداخەوە مەسەن پیاوەکان بڵێن ئەوە قاپەکانیشم بۆ شۆردیت ینی وازانێت ئیشی تۆیە من کردومە یان بە شانازی و دایکەکە باسی ئەکا کوڕەکەم ئەمڕۆ چێشتی لێناوە یان ئەمڕۆ جلەکانی لێ کردوەوە لە تەنافەکانی گەورەی ئەکەن هەر ژنەکان خۆیان مۆزوع ئیشکردنی پیاوان گەورە ئەکەن هەنێک جاریش بۆ نمونە هێشتا ژنەکە
کچەکە کارەکەکە ئەبینیت باوکیان براکە دۆزێکیش بۆڵەکە بۆ نمونە بۆ من لە ماڵەوە گسک ئیشەکە دەنگ دروستە بێ ینی نەک تەنیا هاوکاری ناکەن کارەکەش زەر سفرەکەن ئەمە ئەبێ ڕێککەوتنێک بێت لەناو خودی خێزانەکە لە سەرتاوە دەست پێ بکە بەڵام بەداخەوە زۆربەی کچەکان کە هاوسەرگیریەکەن هەموو شتەکان قوبوڵەکەن. دوای ماوەیە کە فشارەکان زۆرە بێ ئەنج دەست ئەکا بە بۆڵە ئەو کاتە کات درەنگە بۆ ڕێککردنەوە ینی چۆن لەدارەکە چەمیوێتەوە کاتێکی زۆری ئەوێتۆ لە سەرەتاوە یەکێک لەو گرفتانەی ئێمە هەمانە وازانین دوایی گۆڕانکاری دروست ئەکرێن نەخێر لە ئەوڵەوە چۆن بێ هەر بۆ ڕیتمە ئەڕوە گۆڕانکاریەکان زۆر قورسە کە تۆ تەوەقوعە هەبێ لە بەرامبەرەکە باش بۆ هەڵبژاردننی ئیشەکان خات و فرمێسک ڕەنگە هەتا ئێستاش کۆمەڵێک کار هەبێت جیاکرابێتەوە بوترێ ئەم کارانە کاری پیاوە ئەمانە هی خاتوونەکانە چۆنی مناڵەکانمان بە تایبەت کچەکانمان وا پەروەردە بکەین کە دواتر کە گەورە بوو خۆی سربەست بێلەوەی کە چ کارێک هەڵ ئەبژێرێتنەوە کۆمەڵگە قەراری بۆ بدا کە ئەم کاری تۆ نیە کاری پیاوەکانە ڕەنگە دوجار ئەگەر ئەو کارێکی کرد کاری پیاوەکان بوو بە هەمان شێوە لەگەڵ هاوسەرەکەشی دانیشتن گفتوگویان کرد ئەگەر ئەو وتی قاپکانتەوە بیشۆ ئەمە ئیشی ژنە ئەتوانە ئەوش لەسەر خۆی قسە بکا بڵێ منیش کارێک ئەەکەم کە ڕەنگە لە پێشترا تایبەت بووبێ بە پیاوان چۆنی وا فێریان بکەین مناڵەکانمان بە تایبەت کچەکانمان کە دوجار گەورە بوون ترسیان نەبێت لە کار هەڵبژاردن خۆشبەختانە یەکێک لە کاریگەریە باشەکانی کە سوشەل میدیا و ئینتەرنێت هەیبوو ئەو بوو کە چاوکردنەوەیەکی گەورە بوو بۆ کچەکان کە سەیری دنیای دەرەوە بکە ئەجینا لە ڕووی کۆمەڵگە و خوێندن و مەکتەب و سیستەمی عیلەکانەوە سیر بکەی بەعکسەوە جاکاریەکە زۆر زیاتر بووە تەنانەت لە باخچەی ساوایانیشە کچەکان لەسەر کورسێ شینەکە دانانیشن یان تەنانەت لە زانکۆیە ڕیزی کوڕ بەجیایە ڕیزی کچەکان بەجیای ینی ئەم جاکاریە تەواو زەق بۆتەوە کە ئەمە کۆمەڵێک لایەنی تر کاریگەری هەیە ینی ئەوەی ئەیبینین لەناو کۆمەلگایە جاکاریەکە لە ڕاددە بەدەر لە زیادبوونایە لە ڕووی ئەو ئیشانی کە ئەنجامی ئێن لە ڕووی ئەو تەعاملکردنەی کە بەیەکەوە هەیەە بەڵام لە خودی خێزانە چۆن دەست پێ بکەین هەر لە بینی خوشک و براکانە تۆ ئەتوانی ئەوە بکەی هەر لەو ئیش دابشکردنەی ناوماڵات و ئەتوانی ئەوە دەست پێ بکەی بەڵام لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە بەرەوەی زۆرینیان زمان ئەزانن کراوەییان هەیە ینی سیر ئەکا کچی وڵاتانی تر ئەو کارانە ئەنجام ئەیات کە کوڕێک لێرە ئەیکا بۆ منیش نەتوانم بە هەمان شێوە بم بەڵام ئەمەژی تر بەرکەوتنی بۆ دروست ئەبێ لەگەڵ خێزان و کۆمەڵگەیە چکە مەسەلەن زۆربیان حەزەکەن ببن بە سەماکار ئەبینین لەگەڵ کللتوری ئەمە و کێشێ زۆربیان حەزەکەم بە گۆرانی بێژوە کەسی زۆر بەتواناژێ و بەشێکشان پلانیان هەیە لە داهاتوە بڕۆن لە دەرەوە بژین چکە ئەستەکەن بەرکەوتنی زۆریان هەیە لەگەڵ ئەم کللتورەیە بەڵام دەربارەی ئەوەی کە ئێمە چۆن بتوانین کچێک پەروەردە بکەین کە متمانە بەخۆبوونی هەبێ کچێک بێ کە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ بۆ ئەمە چەند هەنگاوێکی تر هەیە کە ئێمە پێویستە بینێن یەکێک لەو لایەنانی کە زۆر مهمە پرۆگرامێکە لە یەکێک لە زانکۆکانە پەیڕەو کراوە لەلایەن دەروون ناسێک و پسپۆڕێکی بواری پەروەردە لەگەڵ دەروون ناسێکە پسپۆڕی لە بواری هەرزەکارانە هەبووە پرۆگرامێکیانداناوە کە چۆن یارمەتی دایکەکان بن کچەکانیان پەروەردە بکەن و چەند خاڵێکیان لەبەر چاو گرتووە یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە خۆت مۆدێلێکی باش بیت یعنی ئەگەر خۆت سیقەت بە خۆت بێت سیقە بەخۆبوون ئێمە زۆر جارم قسەیەکەین سیقە بەخۆبوون ینی باوەڕت بەو شتانە هەبێت کە بە ئەنجامی ئەگەینی ینی کەمتر نیگەرانی خۆت دەرببڕی مەسەلەن ئەو بۆ قسەم کرد ئەوە بۆ ئەمەم لەبەر کرد ئەمەم لێ باشە ئەمەم جوان ئەنجام ینی ئەم نیگەرانیانی تۆ ناڕاستەخۆ کاریگەری لەسەر مناڵەکەتدانێ و یەکێک لەو خاڵانی تر ئەوەیە کە ئێمە لەبەرەوەی سۆشەل میدیا و لەگەڵ میدیایە زۆر کاریگەری داناوە لەسەرمان باز لەوە کە ئەگەر هاتوو بەیەکەوە سەیری تەلەڤیزۆنتان کرد لەگەڵ کچەکانتان سەیری تەلەڤیزۆن بکەن وە هزریان بجوڵێنن کە پەیامی پشت بەرنامەکان لێکدانەوەی بۆ بکار یان تەنها زاهیری قەزیەکە نەبینێت ئەم کچە جوانە ئەمە ئەوەی لەبەرایە ئەمە فلانە خواردنیان خواردنە لە پەیامەکان تێبگات و یەکێ لە خاڵەکانی تر ئەوەیە کە کارامەییان فێر بکرێت ینی چەند کارامەیی یەک تۆ فێری کچەکەتی بکەیت من لە تەجروبەی خۆم لەو کەیسانەی کە بینیومە ئەو کچانەی کە
مثلا کارامەیی تریان هەبووە وەکو وێنەکێشان مثلەن گۆرانی وتن زمانێکی تر بزانن زمانی تریان ئەهلی خوێندنەوە بوون ئەبینی زۆر بە سادەییەت ئەگەر جەلەسەیەکی نەفسی هەبێ یان ئەگەر بۆ ڕاوێژێک هاتبێ ئەبینی زۆر گرنگی بەخۆی نایە چکە لای ئێمە یەک گرفتی زۆر گەورە هەیە و ئەزانین پەروەردەکردنی کچەکانمان بۆ جۆرەیە کە ئێمە لە ڕووی مادیەوە شتەکانی بۆ دابین بکەین لە ڕووی شکڵەوە چۆڵێ مڕەتەب و پۆشتە بێ و بشتوانێ بخوێنێت خوێندن ئێمە بۆ پیشە هەڵی ئەبژێرین یعنی چەند کەس بەردەوام شانازی بەوە کا بڵێ من مامۆستا من پزیشکم من محامیم مثلا من پێشکەشکارم نه ئەمە ئەبێ بە بەشێک لە پیشە بەڵام ئەوەی کە کارامەییە تۆ زیاتر لەزەتی لێ ئەبینیت مثلەن ئەوەی کە هەستەکەی تۆ ئستعدادت لە بابەتێکە هەیە کەسێکی تر نیەتی بۆی ئەمانە زۆر زۆر گرنگە لە بەرچاو بکەین ئەوە نەمان کات نەماوە ئەگەر لەم چەند دقەیە کە ماوەتەوە وەڵامی ئەم پرسیارە بێتەوە ئێمە بە قسەکەی تۆ چونکە نمونەیەکی وامان لەوانەیە بۆ تربیەت و پەروەردەیەکی دروستی کچانمان نەبێت سەر لێ شەواویەک دروستە بێت هەندێک جاریش ئەوە نەهەوڵە درێت ئەم کچە سەر بەخۆم خاوەن متمانە بەخۆی دروست بکرێت دواتر ئەبینی کچەکە کاچێتە ناو کۆمەلگا دژی کۆمەڵێک بابێت تەنانەت دژی کۆمەڵێک هەست لە خۆیە ئەمە پەروەردابێت و ئەچێت دژی پیاوە دژی بۆ نمونە ئەوەیە کە هەندێک کار هەیە ئەستەمە بەڕاستی لە داخە ئەچێت لەبەرێکە بیسەلمێنێکشی دەرەقەتی ئەوە دێ بەڕاستی وایە تووڕەبوونێکی تایە چۆن بکرێت ئەم لایەنە نەرێنیە شتیا دروست نەبێت ئەو تووڕەبوونە لە زۆربەی کچەکانە هەیە و بە تایبەتی لەم جیلەیە زۆر زۆر هەیە ینی زۆر زۆر قورسە بۆیان کە ئەبینن مەسئولیەتی ماڵ لەسەر ئەوانە چکە ئەم بەڕاستی کرانەوەی هەیە ئاگادارە لە مافی مرۆڤ ئاگادارە لە مافی کچبوون ئاگادارە لەوەی کە منیش خەونم هەیە مثلەن پلانم هەیە بۆ ژیانی خۆم بۆ پلانەکانی من ببێ بە قوربانی ینی ئەم جیلە بەڕاستی لەم ڕۆوە زۆر زۆر جیاوازترن لە جیلی پێشووتر جیلی ئێمە زیاتر لە ناو کۆمەلگای شتەکانمان ئەگونجان بەڵام ئەمان بەڕاستی ئەو تووڕەبوونیان هەیە ینی ناتوانن زۆر زۆر ئەو خۆ گونجانیان هەبێ ئەمە ئەکەوێتەوە سەر شێوازی پەروەردەکردنی کە دایکەکایی بێت چکە ئێمە بیرمان نەچێ ئێمە بەشێک لە خێزانەکان مناڵەکانیان ئەخەنە مەکتەبێک لەم ناحکومیانە ئەم مەکتەبە مەسەڵەن کرانەوەیکی زۆری تایە بەڵام لە هەمان کاتە دایک و باوکەکە قوبوڵیان نییە ئەڵێن کچەکەم بۆچی فکری گۆڕاوەکو ئەوانی لێ هاتووە ینی تۆ خۆت خسووتە ناو بیئەیەکەوە قوبڵیشت نییە ئەوەی کە لەناو بیئەیە هەیە و یەی سڕاعێک لەگەڵم کچە تا دروست ئەەکەی نابێ ئەمە لە بەرکەی نابێ لە فلانە پرۆگرامە بەشداربی ینی ئاگادار بین ئەمانەوێت چۆن پەروەردەی بکەین ئەگەر ئەتەوێ زۆر لە چوارچەوەی کللتور و نەریتا بێ ئەتوانی بڕۆین ناوچەیەک بۆ ژیانکردن هەڵبژێری کە ئەو کللتور و نەریتە تیا زۆر زەق بۆتە تۆ ناتوانین لە ناو جەرگەی شارێکی کراوەیە کچێک پەروەردە بکەی ئەو هەموو کاریگەریەی سۆشەڵ میدیا و کرانەوەی خەڵک و ژینگەت هەبێت و تۆ بتەوێت کۆنتترۆلی بکەیت ئێمە بەجددی ناتوانین ڕوبەڕووی هەموو بابەتەکانی تربی هەر ئەمەش زۆر جار گرفت دروست ئەکاتەوە لە نێوان مناڵەکان و خێزارەکان.